ئێوارە وەختەی نێوشاری ناشڤیل دیمەنێکی دووبارەیە، هەموو شتێ لەگەڵ میوزیک و سەماکردن ڕادەکات. ئەم گەرم و گوڕیە و ژیان دۆستیە شوناسی شارەکەی لە پشتە کانتری ئۆف میوزیک. هەر ئەوەژنا هەموو شتێ لەم شارە لە خزمەتی مانەوەی ئەو نازناوەدایە. ڕۆژگارێک لەم شەقامی برادوەیە بۆ کامجێ ڕۆشتی بێتی گۆرانی ڕەسەنەکانی کانتری سەرمەشق بوون. ئێستا تێکەڵەیەکە لە کاری هونەری، وەلێ هێشتا کانتری ئۆف میوزیک سەیوانەکەیە. کاتێک هاتم بۆ ناشڤیل بە زۆرەی گۆرانیە گوندیەکان هەبوون، بەڵام کە خەڵکی تر هاتن و شێوەی جیاوازی تریان دەژەنی، سەرەتا خەڵکی ناشڤیل قسەیان دەکرد، بەڵام ئێستا زۆر کراوەترن و گۆڕانکاری زۆر ڕوویان داوە ئێرە وەکو بووبیە بۆ عاشقانی موزیکە. سەمای سەر شەقام و مۆسیقای زیندوو هەر کەس نەغمەیەک بە ڕۆحی ڕێبوارەکاندا بکات، بەشی ئەوەش دەسەکەوێت ڕۆژەکەی پێبڕێکات. I don't know, I've only been here for like 3 days, but doing pretty well. Just within like an hour, I think I've made like... من تەنها بۆ 3 ڕۆژ هاتووم بۆ ناشڤیل. هەموو سەعاتێکە موزیک دەژەنم 30 بۆ 40 دلارم پەیدا کردووە. لە شارەکەی خۆم بۆستن 1 ڕۆژ گۆرانی دەڵێم هەردا بۆ 20 دلارێکت دەست دەکەوێت. جگە لە پارەش توانات بەرز دەبێتەوە، لێرە دەبێت بتوانیت بچیتە نێو ئەو کێبڕکێوە. If you want to work in music, you know, like be able to make a living, you know, you got to think of yourself. لە ناشڤیل ئەگەر بتەوێت میوزیک بژەنی و بژێویت دابین بکات دەبێت وەک کرێکار بیت. 20 ساڵە گیتار دەژەنم لەگەڵ گۆرانی بێژە ناودارەکانی هاوتایە کڵی واکەر کە گۆرانی بێژێکی ناوداری گوندیە ئێدی بە هونەرەکەم دەژیم. لە ڕووی گەشتیاریەوە ئەم شارە ناشڤیل لەوتە جێگایی ئەمریکایە کە زۆرترین گەشتیاری هەیە. گوێبیستی کیژۆڵەیەکی ئەڵاباما بن. حەزمان لێیە بین بۆ ناشڤیل لەبەر ئەوەی زۆر شتی جیاواز هەیە، دیارتریشیان موزیکی زیندووە، زیاتر لە 50 بار هەیە کە بۆی بچیت، دەتوانی ئەوە بدۆزیتەوە کە خۆت حەزت لێیەتی. زۆرێک لە شارەکانی دنیا نودبەرزن بەو نازناوەی لێی نراوە، وەلی یەکەم نین لەو شارانەش تۆزی مێژوو لە نازناوەکانیان نیشتی بێ، بەڵام لێرە ڕۆژانە ڕۆح دەکەنەوە بەبەری کانتری ئۆف میوزیکدا. کانتری میوزیک تێک نەشکاوە. من بە خۆم وها هەست دەکەم گشتگیرتر بووە. ناشڤیل هەموو جۆرە هونەریەکانی خستۆتە ژێر باڵی خۆیەوە، وەک بڵێیت ئێرە ماڵی هەمووتانە. ئەو گۆرانی و ئاوازانە بڵێن کە خۆتان حەستان لێیەتی و چێژ لە ژیان ببینن. خۆشەکەی لەوەدایە کە لێرە دەبیت دەتوانی گوێت لە کانتری میوزیک بێت، یان هیپ هاپ یان هەر شتێکی دیکە. هارمۆنیک دروست بووە، مۆسیقا لە پێشکەوتنێکی بەردەوامدایە. خۆشە لە ماوەیەکی کووردا گوێت لە شتی جیاواز بێت و خرۆشانی بینەریش بە سەماکانیان. گوێ لە میوزیکی جیاواز دەگرین هەز دەکەم کانتری میوزیک زۆر گرنگە، بەشێکە لە کەلتورمان و پاشخانیەکە، بەبێ ئەو هیچمان نەکردووە. ڕاستە ئەو هەموو ئازادی لێرە هەیە، بەڵام دەبێ ڕەسەنایەتیش بپارێزین. ئیدی بۆ میوزیکژان و گۆرانی بێژەکان لە ئەمریکا شاری ناشڤیل سەیوانەکەیە. شارێک بەو ناوداریە کانتری ئۆف میوزیک نەوەستاوە. هەر کاردارێک
ڕوو بکاتە ئەم شارە ناشفیل بێبەش نابێت. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری ناشفیل ویلایەتی تێنسی.